لەگەڵەوەی هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک بەشێک نەبووە لەم جەنگەی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل. بەردەوام هەرێمی کوردستان تاکە شوێنی سەقامگیر بۆ نەک لە عێراق لە تەواوی ناوچەکە. بەڵام بەداخەوە لە سەرەتای جەنگەکەوە لەلایەن کۆمەڵێک میلیشیای لە یاسا دەرچووی چەک بەدەست لە عێراقەوە بەردەوام هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانیش. ئەمڕۆ هەموو سنوورەکانیان تێپەڕان بەوەی هێرشیان کردە سەر ماڵی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە بۆ خۆی سەرۆکی هەرێمی کوردستان پێگەکەی پێگەیەکی سیاسی دیپلۆماسی نەک لە کوردستان و عێراق بەڵکو لە ناوچەکە و لە جیهانیشە. هۆکاری ئەمە چییە؟ ئەی بۆ ڕێگری لەم میلیشیایەنە ناکرێت کە دەستدرێژی و هێرش نەکەنە سەر هەرێمی کوردستان. میوانمان هەیە لەگەڵ ئەو پرسی زیاتر دەکەین، دەمانەوێت زۆر ڕاشکاوانش قسەی لەگەڵ بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر حسێن عەلاوی ڕاوێژکاری سیاسی سەرۆکوەزیرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەلاوی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئایا هێرشکردنە سەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان کە پێگەیەکی سیاسی دیپلۆماسی نەک لە هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە ناوچەکە و لە جیهانیش هەیە، ئایا ئەمە بەزاندنی هەموو سنوورەکان و هێڵەکان نییە لەلایەن میلیشیا چەکدارەکانی عێراقەوە؟ وارەتان باش، ئێوارەی بینەرانیشتان باش. خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە ئەم بامانچکردنە بامانچکردنی سەروەری دەوڵەتی عێراقە و بامانچکردنی سەرکردە نیشتمانیەکانی عێراقە، ئەوەی بەڕێز سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی پەیوەندی بە بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کرد بۆ ئەم بابەتەش لیژنەیەکی باڵا پێکهێنرا بۆ هەڵوەستەیەک لەسەرەوە کردەوە تیرۆریستیانە کە ئێستا هێزە ئەمنیە عێراقیەکان لەگەڵ هێزەکانی هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگە و دەستگا هەواڵگریەکان لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە دەکەن، تاوانکاران دەدۆزنەوە و ڕادستی یاسایان دەکەن، دادگاییان دەکەن. ئێمە سەرکۆنەی هەموو هێرشانە دەکەین کە لە چەند هەفتەی ڕابردووە کراوەتە سەر هەرێمی کوردستان لە عێراق. لە بەرامبەریش دەتێبینیمان کرد کە سەرکردە سیاسیەکانی عێراقیش ڕوبەڕووی ئەو هێرشە تیرۆریستیانە وەستاونەتەوە کە هێرش کراوەتە سەر سەرۆکی ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان. بۆیە حکوومەتی عێراق کار دەکات، حکوومەتی فیدرالی عێراق کار لەسەر ئەم بابەتە دەکات بۆ ڕاوەدونانی ئەو لە یاسە دەرچوانە کە کارەکانیان کاریگەری لەسەر دەوڵەت و سەقامگیری و هەرێمی کوردستانیش هەیە، کاریگەری لەسەر سەروەری عێراقەیە. بینیمان لە کەرتی نەوت فڕۆکەخانەکان کاریگەری لەسەر هەمووانە بووە، یاخود بارەگاکانی هێزە ئەمنیەکان هێرشکراوەتە سەرمانەش. بینیمانە و هێرشەی ئەم دواییەش هەموو لایەنە سیاسیەکانی عێراق سەرکۆنەیان کرد. سەرۆک وەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان چاوەڕێی ئەو زانیاریانەیە کە دەستگا ئەمنیەکان بۆی دابین دەکەن تا لێکۆڵینەوە بکرێ. ئەم لێکۆڵینەوەش بە خێرایی دەکرێت و دواتر داتا و زانیاری لەسەر ئەم تاوانکارانە بڵاو دەکرێتەوە کێن ئەو لایەنە کە ئیشەیان کردووە و دواتر ڕاوەدوو دەندرێن و ڕاپێچی دادگا دەکرێت. زۆر باشە بەڕێز عەلاوی، با لە لێژنە و لێکۆڵینەوە گەڕین. دیارە ئەم میلیشیانە لە چۆوە هێرش دەکەن و لە چۆوە درۆنیان هەیە. پرسیارە ئەوەیە ئایا ئەگەر هێرش بکرێتە سەر ماڵی خودی سوودانی خۆی یان سەرکردە سیاسیەکانی عێراق بە هەمان شێوە لێژنەی بۆ دروستەکەن یان ڕاستەوخۆ زانن کێ بووە و کام میلیشیایە و لە چۆیە؟ نەخێر بەدڵنیاییەوە ئەمە هیچ سیناریۆیەک نییە. لە ڕاستیدا ئەم کارە ئەمنی و هەواڵگریانە ڕێچکەی خۆیان هەیە. پێویستە بزانن کە ڕێچکەی ئەو بزانین چەکەکە زۆرێک بووە، بزانین ئاراستەکەی لەکوێوە هاتووە، سەیری ناوچە جوگرافیەکە بکەین کە لەوێەوە چەک کاراستە کراوە. بۆیە پێویستمان بە زانیاری هەواڵگریە لە نێوان حکوومەتی فیدرالی و دەستگا ئەمنیەکانی و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان و دەستگا هەواڵگریەکانی هەرێمی کوردستان پێویستە داتا بگۆڕدرێتەوە. پێویستمان بە ماوەیەکی زۆر کورتە لە ڕاستی بۆ هاوتاکردنی ئەو زانیاریانە و تاوانکارەکان بدۆزینەوە و دەستگیریان بکەین. بەدڵنیاییەوە ئەمەش
ناسراوە نەک تەنیا لە عێراق بەو شێوەیە بەڵکو هەموو تاوانە تیرۆریستیەکان کە لە جیهان ڕوودەدەن بە تایبەتی لەسەر و ئاستە استراتیژیە کە هێرش بکرێتە سەر سەرکردەکانی دەوڵەتی عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستان پێویستی بەو کاتەیە بۆیە هێزێکی ئەمنی زۆر بڵاوی پێکراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی و ڕێگریکردن لەو کارانە بەهۆی ئەو جەنگەی کە لە ناوچەکە هەڵگیرساوە کاریگەری لەسەر عێراقیشە بووە لە 4 هەفتەی ڕابردوو کاریگەری لەسەر ئاسایش و سەقامگیری عێراق بووە. بەڵام بەڕێز عەلاوی لە سەرەتای ئەم جەنگەوە وا بۆ مانگێک دەچێ زیاد لە 300 جار ئەم میلیشیانە هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان بۆ تا ئێستا حکوومەتی عێراق نەیزانیوە ئەمانە کوێن لەکوێوە ئەیخۆ بە ئاشکرا ئەم میلیشیانە چەک و پارە لە عێراق وەردەگرن یعنی چۆن نازانن ئەمانە لەکوێن و چێن خۆ فیشەکی کلاشینکۆڤ نییە دیار نەبێت. نەخێر بەدڵنیاییەوە حکوومەتی عێراق لە ڕێگەی دەستگا هەواڵگریەکانیەوە دەستگا ئەمنیەکانیەوە کارێکی زۆر دەکات بۆ کۆنتترۆلکردن و جڵەودانی ئەو لایەنانەی و هێرشانە دەکەن یاخود کۆتایی بۆ هێرشانە بێنێ ڕێگریان لێ بکات دەبین چەندین کاری ئەمنی دەکرێت بۆ مەبەستە بەڵام بەداخەوە ئەو ململانەی کە لە ناوچەکە سەری هەڵداوە ڕووداوێکە زۆر ئاسایی نییە بەڵکو جەنگێکی گەورەیە و بەردەوامە و بەهێزیشە ئەو جەنگە لە ڕاستیدا کاریگەری لەسەر خاکی عێراقیشە بووە ڕنگدانەوەکەشی بینیمان زۆر گەورە بووە تا ئێستاش بەردەوامە بەڵام لە بەرامبەردە حکوومەتی عێراق و هێزە ئەمنیەکان و هێزە سیاسیەکانی عێراق کار دەکەن شەو و ڕۆژ کار دەکەن ڕوبەڕووی کاردانەوە و ڕنگدانەوەکانی و هێرشانە بکەن و کۆنتترۆلیان بکەن بۆیە پێویستمان بکاتە ئەو بابەتە کۆنتترۆل بکەین چونکە ئەم حاڵەتە بینیمان لە کاتی جەنگدا بووە ئەو جەنگەی لە دژێران هەڵگیرساوە کاریگەریەکانی لە ڕاستیدا پێویستی بە کاری هاوبەشە هێزە ئەمنیەکانی عێراقیش کار لەسەر ئەمە دەکەن لە بەرامبەردا دەبین ڕێڕەوە سیاسیەکانیش بۆ ئاراستەیە دەڕۆن لە چوارچەوەی بەرەنگاربوونەوەی ئەو دیاردەیە ببن چونکە ئەم دیاردەیە کاریگەری و هەڕەشەی لەسەر ئاسایش و عێراق دەبێت کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش دەبێت چونکە بەشێکە لە سەروەری عێراق. زۆر باشە بەڕێز عەلاوی ئەگەر ڕاشکاوانەش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم ئایا ئەم میلیشیایانە دەسەڵاتی فعلیان هەیە لە عێراقا یاخود نەخێر حکوومەتێک هەیە ئەگەر حکوومەتێک هەیە چۆن دەکرێ میلیشیا هەبێت و بە هەوەسی خۆی هێرش بکاتە سەر ئەملا و ئەولا. ئەم وەڵامە وەڵام بدەمەوە دەوڵەتی عێراق کە حکوومەتی فیدرالی هەیە هێزی سیاسی هەیە پرۆسی سیاسی هەیە دەستگای ئەمنی هەن هێزی ئەمنی هەن ئەو هێزانە لە ڕاستیدا شەو و ڕۆژ کار دەکەن ڕوبەڕووی ئەو دیاردێ بنەوە بەڵام وەک دیارە کاریگەریەکان کە دەرکەوتون لە 4 هەفتەی ڕابردوودا لە ڕاستیدا گەورەترین ئالنگاری بووە چونکە ئێمە بەرەو ئاراستەی کۆنتترۆلکردنی چەکی دەرەوەی یاسا بوو کۆنتترۆلیان بکەین بەڵام ئەو گروپانە جمزۆلیان زیاتر بوو توانەکانیشیان کۆنتترۆل بکەین بەڵام بینیمان ئەو گروپانە لە ماوەیەکدا لە هەندێک لە ناوچەکان دەستیان بە زۆڵ کرد کۆنتترۆلکردنیشیان پێویستی بە ڕێچکەی سیاسی و ئەمنی هەیە لە بەرامبەریشدا ئێستا و حاڵەتی خوڵقاوە لە عێراق ئێستا هەموو لایەنەکان ڕەتی دەکەنەوە چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت بێ بۆیە کار لەسەر ئەو بابەتە دەکەین بەڵام لە بەرامبەردا پێویستمان بە کاتێکی زیاترە چونکە ئێمە لە حکوومەتەکانی ڕابردوو ئەو حاڵەتەمان بە میرات بۆ ماوەتەوە لە دۆخی ڕابردووش کە بینیمان کاتێک ڕوبەڕووی ڕێکخراوی تیرۆریستی داعش دەبوونەوە دواتر کە چی ڕوویدا بۆیە پێویستمان بکاتە بۆمان ماوەتەوە پێویستمان بکاتە ئەم دۆخە کۆنتترۆل بکەین و ئالنگاری هەرێماتی و نێودەوڵەتیش خێران دەبینین جەنگ لە دوای جەنگ هەڵدەگیرسێ بۆیە پێویستمان بە ڕێچکەی سیاسی هەیە بێ پێویستە لایەنە سیاسەکان کۆک بن یەگرتوو بن ئەمەش وا دەکات جمود جۆڵەکانیان بچووکتر بکاتەوە و هێزە ئەمنیەکانیش زیاتر بە دوواداچوون بۆ دیاردانە بکەن. باش بەڕێزە عەلاوی بۆ خۆشە ئاگاداری ڕۆژانە ئەگەر نەڵێم ڕۆژانە هەردوو ڕۆژ جارێکی هێرش دەکرێتە سەر پایەگا و بنکەکانی حەشدی شعبی ئەم هێرشانە چێ دەیکا پێ دوایە ئەمە ئەمریکا هێرش دەکاتە سەر حەشدی شعبی
بە دڵنیاییەوە هێرشە دەرەکیانە ئێستا حکوومەتی عێراق کار لەسەرم هێرشانە دەکات و ڕوچۆن ڕوبەڕوویان بێتەوە دوێنێ ڕێککەوتنێکی ئەمریکی عێراقی کرا بە پێکێنانی لیژنەیەکی باڵا بۆ پێداچنەوە بۆ هەڕەشانە و هێرشانە عێراقیش دوور بخرێتەوە لەو جەنگە و نەخزێتن نێوە و جەنگەوە بۆیە کاری هاوبەشێ لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی ئەمریکا بۆیە ئێستا کار بۆ کەمکردنەوەی ئەو دیاردەیە دەکەین و ڕوبەڕووی و دیاردەیە ببینەوە ئەویش لە ڕێگەی کاری سیاسی لەلایەکی دیکەشەوە بە کاری دیپلۆماسی و هەروەها ڕێکاری و ڕێوشوێنی ئەمنی بگرینە بەر کە هێزانامنیەکانی عێراق دەگرنە بەر بە تایبەتی دوای بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی عێراق و کار لەسەر ڕێچکە دیپلۆماسیەکەش دەکەین و بەڵگەکانیش لەسەر و هێرشانە کۆ دەکەینەوە سکاڵایەک لە ئەنجومەنی ئاسایش نێودەوڵەتی تۆمار دەکەین ئەمەش لە چوارچێوەی کاری دیپلۆماسی عێراق دەبێت. باش بەڕێزە عەلاوی باسی ئەو لێژنەیەت کرد من دەمەوێت بزانم ئەگەر زانیاری شەبێ سوپاست دەکەین ئەمریکیەکان لەو کۆبوونەوە یاخود لەو لێژنەیە چ داواکاریەکیان لە عێراق بەگشتی و هێزە چەکدارەکانی عێراق هەبوو؟ بەدڵنیاییەوە لایەنی ئەمریکا نایەوێت عێراق بەشێک بێ لەو جەنگە لە ڕاستیدا ئەو جەنگەی کە هەڵگیرساو لە نێوان ئەمریکا و ئێران و قەوارەی ئیسرائیلی ئەمە کێشەیەکی گەورەیە پێویستی بە بەوەیە عێراق دەوڵەتی عێراق کاری دیپلۆماسی بۆ بکات کاری سیاسی بۆ بکات بۆیە عێراق وەکو حکوومەت و وەکو سەرکردایەتی سیاسیش چ لە چوارچێوەی هەمانگی یاخود لە هاوپەیمانی ڕێوەبرنی دەوڵەت کار لەسەرەوە دەکەن عێراق دوور بخرێتەوە لەو جەنگە چونکە جەنگێکی گەورەیە پڕ لە کاریگەریە لێکەوتەی استراتیژی هەیە لەسەر ناوچەکە بۆیە عێراق کاریگەری لەسەر دروست بووە لە 4 هەفتەی ڕابردوودا بینیمان هێرشکراوەتە سەر سەروەری عێراق چ لە دامەزراوە نەوتیەکان فڕۆکەخانەکان شوێنە ئەمنیەکان لە بەرامبەریشدا هەرێمی کوردستانیش کە چەندین شوێنی دیکە لە هەرێمی کوردستان و شوێنەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش هێرشکراوەتە سەریان لە ناوخۆ لە دەرەوەش بۆیە پێویستە بەڵگە لە سەرم هێرشانە کۆ بکەینەوە و تا سکاڵایەکە لە نەتەوە یەکگرتوەکان تۆمار بکەین. باش بەڕێز عەلاوی هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکە لە دامەزراوەی سەربازی عێراق بۆچی لەم کۆبوونەوەی نێوان عێراق و ئەمریکا نوێنەری هێزی پێشمەرگەی کوردستانی تێدا نەبوو بۆچی بانگ نەکران؟ نەخێر ئەگەر ڕێگەم پێ بدەن لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی بەڕێز وەزیرەکان بانکهێش دەکرێن لە بەرامبەریشدا نوێنەرەتی وەزارەتە ئەمنیەکانیش بەشداری دەکەن بۆیە لەو ڕێچکەیەدا نوێنەری هێزە سیاسیەکانی کوردیش بەشدارن لەسەر ئاستی وەزاریش ئەگەر وەزارەتی دەرەوە بێ یاخود وەزارەتەکانی دیکە بێ بۆیە هەرێمی کوردستانیش نوێنەرایەتی هەیە لەو کارەدا بەڵام ئەگەر کۆبوونەوەی تایبەتی دەستگا ئەمنیەکان هەبێت بە دڵنیاییەوە سوپاس سالار لە وەزارەتی پێشمەرگە و بانکهێش دەکرێت ئەوانش بەشداری لە کۆبوونەوەکان دەکەن بە شێوەیەکی کاریگەر و ئاسایی بەشداری دەکەن هاوکات نوێنەرانی هەرێمی کوردستانیش لە حکوومەتی فیدراڵ ئەوانش بەشدار دەبن چ لە فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان بێ یاخود دامەزراوەکانی ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان هێزانامنیەکانی عێراق و هێزەکانی هەرێمی کوردستان ئەوانیش بەشدار دەبن چ لە هێزی پێشمەرگە بێ یاخود دەستگا هەواڵگریەکان بۆیە کاری هەمانگی هەیە دوولی وای هاوبەشیش هەیە کە لە وەزارەتی بەرگری کار دەکەن ئەوان نوێنەرایەتی هەموو پێکاتە عەرەبی کوردیەکان دەکەن بۆیە هەمانگی و کارکردن هەیە جگە لەمەش نوێنەرایەتێکی کاریگەر و کارێکی زۆریش دەکرێت لەلایەن هێزە کانی حکوومەتی عێراق لە پاسەوانی سنوورەکان و لەگەڵ پێشمەرگە بێکەوە کار بۆ پاراستنی سنوورەکان دەکەن بۆ نمونە لە خاڵ و بارەگا سنووریەکانیش بەشدارن ئەمەش ئەگەر بە هەماهەنگی نەبێ بە هیچ شتێک ڕوونادە بە هەماهەنگی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا بە هەموو هێزەکانیشەوە وەکو گوتم دەستگا هەواڵگریەکان و ئەمنیەکان و پێشمەرگەش. باش بەڕێزە عەلاوی کاتم زۆر کەم ماوە دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم عێراق یەک گەلی نییە گەلانی عێراق هەیە وڵاتێکی فرەنەتەوەیە یەک ئاینی نییە فرە ئاین و فرە مەذهەبیشە
ئەگەر بە پێی دەستور معاملە لەگەڵ پێکاتەکان لەگەڵ گەلانی عێراق نەکرێت پێدوانیە ئایندەی عێراق بەرەو هەڵوەشانەوەی یەکجاریە ڕوات. بەدڵنیاییەوە عێراق یەکە هاوڵاتیانی عێراق ئەگەر لە بەغدا بێ لە نەجەف لە بەسڕا لە هەرێمی کوردستان لە هەولێر لە سلەیمانی لە دوهۆک لە هەڵەبجە هەموو یەکن لە کەرکووک ئەوان هەموو یەکن هاوڵاتی عێراقین پێویستە بەرگریان لێ بکەین پێویستە ژیانیان بپارێزین ماڵموڵکیان بپارێزین ماڵموڵکی گشتیش بپارێزین حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی کار لەسەر ئەو جەنگە دەکەن ئەمە ئاڵنگاریەکی گەورەی ئەو جەنگە ئێمە لە ئاڵقەی یەکەمی لێکەوتەکانی ئەو جەنگەداین چونکە ئێمە دراوسەی ئێرانی لەلایەکی دیکەشەوە ئەو وڵاتانش کە ڕوبەڕوی ئەو ئاڵنگاریانە بوونەتەوە لە وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبیش بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێکەوتەی هەبووە پێویستی بە خۆراگری گەلی عێراقا پێویستە هێزە ئەمنیەکانی عێراق و هێزە سیاسیەکان کار بکەن چ لە بەغدا بێ یا لە هەرێمی کوردستان هەموو ئەمانە تووشی لێکەوتەکانی ئەو جەنگە دەبن ئەمەش دادپەروەری بە هەمووان دەدات تا سەقامگیری بەدی بێنن ژیانێکی باشتریان لە قۆناغی ئایندەدا هەبێ. زۆر باشە بەڕێز دکتۆر حسێن عەلاوی ڕاوێژکاری سیاسی سەرۆکوەزیرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵ مابووی سواس بۆ ئێوە شەوتان باش.